لە ژوورێکدا لە بەرامبەر لاپتۆپێکە دانیشتووە. لە دوایین کاری مۆنتاژی ڤیدیۆکلیپەکەی دەڕوانێت و دڵخۆشە. جوان حاجۆ ئەم جارەش پڕ بە گەروی هاوار دەکات و دەڵێت پێشمەرگەنە. پێشمەرگەنە پێشمەرگەنە بیشەف بڕۆژ پێشمەرگەنە بۆ کوردستان جان فیدانە بۆ کوردستان جان فیدانە. جوان حاجۆ نوێترین بەرهەمی هونەری خۆی بە نێوی پێشمەرگەنە کلیپ دەکات کە تێیدا وێنای نەبەردی و دلێری پێشمەرگەی کوردستان پیشان دەدات. لەبەر خاتری وەختام جارە پێشیم چێکە بڕاستی هەم گوتنەوێ نەباش بوون هەم موزیکاوێ نەبدلێم بوو لە هنگی خۆرد بوو گەنج بوون لەبەروی خاتریم باوەڕ کە درۆژێکێت ئەوسترام کەت لە ستودیۆم چێکرد لێ بوو دەنگدال ناو پێشمەرگا لە بڕاستی کورسانی ئەو ستران باش دەنگێکی باش ئانی و لەبەر خاترێک وەکەنها کوردستان وەکە بێت ناو شەڕێکی دەیە گۆ دوێ ئەسترانێ و گەلە کاژی بڕاستیش مرە بەحسکردن گۆ چما دوێ ستران خۆی پێشمەرگە جارگەریت نوناکەی ئەوایەکین و لێ متە گۆهارتێ بنگەهی منەخستنێدا یعنی ستران گۆرانی سرود وەکە خۆمایە بەس شێم گوهارت هەنێک موزیکایە گوهارتیە و گوتنێوێژی بە خاترێم گوتنێوێژی بڕاستی بەرێ گەلک زۆر بەسیت بوون بەس ناون بێ لە کوبانێ ئامادەمە لە شنگالێت شەردەمە لە ئامەدێ ئەز هەر هەمە و المهابادێ ناسنامەمە ئاخەمەیە ملکێمەیە وارێمەیە ئەوێمەیە کوردستان هەر خەونامەیە خەونامەیە خەونامەیە. سەردەمانێک ئەم گۆرانیە گڕوتین و هێزێکی زۆری بە پێشمەرگە و شۆڕژێران و خەڵک دەبەخشی. ئەمڕۆژ جوان حاجۆ بە هەمان دەنجی چیایی خۆی جارێکی دیکە لە ڕێگەی ئەم گۆرانیەوە بانگەوازی سەرکەوتنی پێشمەرگە بۆ هەموو جیهان دەکات. یانی دەخوازم وێ بێژم پێشمەرگە سمبۆلە مەیە سمبۆلە کوردایەتیە سمبۆلە کوردستانیە سمبۆلە وڵاتێ مەیە. هێویدارم بەکە هەردایم گەلێک جارە گوت نێخواست دووبارەژی دکم هێویدارم گۆ مڵەتێمە بگێ ئارمانجاخوا بگێ خەونا خۆڕاستی خەونا ما مڵەتێ ما کوردستانەکە ئازادە گۆ هێویدارم ڕۆژێکی هەرچا پاشەوە بنەیەک هێویدارم. عیسا مێرگەسۆری بەڕێوەبەری بەرهەمی کلیپەکە پێی وایە ئەم کلیپە خزمەتێکی بچووکە بەرامبەر بە گەورەی پێشمەرگەی کوردستان. دوای ئەوەی کە ئێمە زانیمان کە هونەرمەند جوان حاجۆ ئەو گۆرانیەی بە کەلیماتی نوێ و بە مۆزیکی تازەدا ڕشتۆتەوە بڕیارماندا کە بانکشتی بکەین بۆ کوردستان و لەسەر ئەرکی کۆڕێک تەلێکۆم بەرهەمهێنان بۆ ئەو کلیپە ئەنجام بدەین. دوای ئەوەی کە چەند ڕۆژی پێش بانکشتمان کرد بۆ کوردستان و توانیمان لە سروشتی کوردستان لە ناوچە شاخاویەکان هەروەها لە ناو پێشمەرگە قارەمانەکان لە سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەکان تەسویری بۆ بگرین. ئەم گۆرانیە لە ساڵی 1970 تۆمار کراوە بەڵام تاوەکو ئێستا لە یادەوەری هەموو کوردێکدا بە زیندویی ماوەتەوە.